بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی بڕوانەدا باسی ئەوە دەکەین لە ژیاندا دەڕوانیتە کێ؟ مرۆڤ بەتەنها ناژی. هیچ کەسێک لە ئێمە ناتوانێت بەتەنها بۆ خۆی لە ئەشکەوتێکا بژی، نەکەس بتبینێ و نەکەس ببینی. هەر خۆی خودی مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیە، پێویستی بە خەڵکی دەوروبەریەتی، خەڵکیش پێویستیان بە تۆیە. لەناو خەڵکیشدا خوای پەروەردگار مرۆڤەکانی پۆلیان کردووە، هەر یەکەی ئاستێکی مادی، زانستی، کۆمەڵایەتی، پلەداری خۆی هەیە. کەسێک هەیە پلەی مادیەکەی بەرزترە لە تۆ، هی تۆ زانستەکە زیاترە لە کەسێکی تر. هەیە ناسراوی و کەسانی دەوروبەری لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە من زیاترن، کەسێکی کە لە کەسێکی تر زیاترە. هەیە پلەدارێکی باڵایە لە ناو حکوومەتدا، تۆ کەسێکی سادەی لە ناو نیشتیمانەکەتدا. خوای پەروەردگار ئەمانەی هەموو بەو شێوەیە دابەش کردووە. لیەتەخیذ بەعضکم بەعضا سوخریە. لە سوڕەتی ئەززوخروف ئاەتی 32دا دەفەرمێ بۆ ئەوەی هەر یەکێکتان ببنە بار هەڵگری ئەوەی ترتان. واتە هیچ کەسێک نییە خزمەتکار بێ و کەسێک ئاغا بێ. بڕواتان هەبێت لە ژیانی واقعدا ئەوە بوونی نییە. هەر یەکێک لە ئێمە لە ڕوویەکەوە خزمەتمان دەکرێ و لە ڕوویەکەوە خزمەتی کەسانی تر دەکەین. تۆ جەنابەت بیهێنە بەر چاوت، کابرایەکی فەلاحی جوتیارمان هەیە لەو دەشتەدا خوای پەروەردگار لەشی ساخکا ساڵانە گەنم دەچێنێ و لەو سەرەوە دروێنە دەکا و گەنمەکەی ئەوە دەچێتە ئاشەکان و نانەکانی سەرسفرەی هەمومانەوە، خۆراکەکانی تریشی لێ بەرهەم دێ پاقلەمەنیەکان. لەولاوە کابرایەکی بازرگان هەر نەزانێت کەی بارانی پەڵەی داوە، کەی وەختی دروێنەیە حەقی بەسەرەوانەوە نیە، بە تەلەفۆن شت دێ و شت دەڕوە. ڕۆژ تاوارە لەبەر سپلیتە و زستانیش لەبەر سۆبایە، لەبەر سپلیتێکی گەرمە. کابرای فەلاح هەموو لەشی سوتاوە. ئەگەر لە ڕووی ڕواڵەتیەوە سیرکەی ئەویان هەژارترە و ئەویان زۆر دەوڵەمەندە، ئەو هەژارە خزمەتی ئەو دەوڵەمەندە دەکا. بەڵام نا، ئەو هەژارە و فەلاحە خزمەت دەکا، بەڵام دەوڵەمەندەکەش خزمەتی ئەو دەکا. ئایا دەکرێت کابرای فەلاح بۆ قاتێجل بچێ بۆ چین، بچێ بۆ ئیتالیا، بچێ بۆ یابان؟ نابێ، ئەبێ ئەو چێ قوماشەکەی بۆ بێنە، کەواتە لە ڕوویەکەوە خزمەتکارتە. لە ڕوویەکی ترەوە ئاشەکە دێنێ و گەنمەکەی تۆ بە ئاشی ئەو نەبێ لێ ناکرێ. واتە کەلوپەلەکانی تر بۆ منداڵەکەت دەکرێت بچێ قەڵەمێک بێنی لە ئێران بۆ نمونە لە تورکیا، نەخێر، بازرگانەکە دەچێ شتەکانت بۆ دێنێ. لە ڕوویەکەوە ئەو خزمەتی تۆی کرد، لە ڕوویەکەوە تۆ خزمەتی ئەوت کرد. خوا دەفەرمێ بە چاوی سووک سەیری یەک مەکەن، بەڵکو بە چاوی ئەوە سیرکەن. هەر یەکێک لە ئێوە خزمەت دەکا لە کۆمەڵگادا، بەڵام دڵیشی بەخۆی نەمێنێ. بڕواتان هەبێ خزمەتیشت دەکرێتەوە. هەموو کارێک بەتەنها بە کەسێک ناکرێت. جا مرۆڤەکان دەڕوانە یەکتر. ئەو کاتە ئەگەر وریان نەبی، ئێمە زنجیرە باسی بڕوانەمان بۆیە داناوە هەر جارەی لە گۆشەیەکەوە بڕوانینە ئەم دین و ژیانەی خۆمان. ئەگەر ژیرانە وەکو جەنابتان بیر نەکەنەوە، بۆ دەردەکەوێت جارێ بە زەید بەخۆدادێتەوە، خوای جا من بۆ وام، ئەی بۆ فڵان کەس وایە، ئای ئەو چەندی هەیە و من هێشتا هەر ئەوەیە دەژیم و ئای فڵان کەس چەند پێگەی بەرزە، کوڕە خۆ من هەر کەسی هیچ نیم لە وڵاتەیە، هەر هاو نیشتیمانێکی سادەش نیم. چارەسەری ئەمە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو سەروەرە لە حەدیثێکا کە ئیمامی بوخاری بە ژمارە فەرموودەی 6490 ڕیواەتی کردووە، ئیمامی موسلیم لە صحیحی خۆیدا بە ژمارە فەرموودەی 2963 هێناوێتی. پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا نظر أحدكم إلى من فضل عليه في المال والخلق. خۆشەویستانم، هەر کاتێک قورئانتان خوێندەوە یان حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کتێبە هاتە بەرچاوتان، سەیری وشە بە وشەیکەن. پێغەمبەر فەرمووی دووشت المال والخلق فلينظروا إلى من هو أسفل منه ممن فضل عليه. دەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە بە دڵ ڕوانی إذا نظر
بە چاوی مشتری ورد بۆەوە سەیری کرد ڕوانی بۆ کەسێک کە لە سەرو ئەوەوەیە و باڵاترە لەو دوشتەدا لەو دەوڵەمەندترە لەو باڵای بەرزتر و شۆخ و شەنگتر و جوانترە ئەو کاتە با بڕوانێتە کەسێک کە لە خوار خۆیەوەیەتی نەک سەر و خۆی ئەو کەسەی لەو باڵاترە. ئەچینە خزمەت حەدیسی دووەم. حەدیسی دووەم کە ئیمای موسلیم لە صحیحی خۆیدا بەژمارە فەرمودەی 2963 ڕیوایەتی کردووە دەفەرمێ انظروا لەگەڵ هەمومانیەتی هەر هەمووتان ئومەتی ئیسلام ئەی ژیران ئەی ئەهلی مزگەوت ئەی ئەو کەسەی زانستخوازی یان مامۆستایی ئەی ئەو کەسەی دەوڵەمەندی یان هەژاری هەر هەمووتان بەگشتی انظروا بڕوانن إلى من أسفل منكم بۆ کەسانێک کە لە خوار خۆتانەوەن ولا تنظروا إلى من هو فوقكم هەرگیز مەڕوانن بۆ ئەو کەسانەی لە سەر و تۆون ملت ئاوالێ دەکەی و خەریکە ملت لار دەبێتەوە فهو أجدر ألا تزدروا نعمة الله بڕواتان هەبێ ئەگەر ڕوانیت بۆ کەسانێک کە زۆر لە سەر و تۆون نەدڕوانی بۆ ئەو کەسانی کە لە خوار تۆشەوە هەن هەرگیز خەڵاتەکانی خوا نایەنە بەرچاوت و ئەزانی خوا لەم دنیادا هیچی بە تۆ نەبەخشیوە. ئەم دوو حەدیثە بە دوو یەکا هاتن جابە دوو سەرنجی ورد بدەین. زنجیرە باسی بڕوانە پێمان دەڵێ قورئانت خوێن یان حەدیثت خوێندەوە بەسەر یا تێ مەپەڕە 20 حەدیث مەخوێنەوە یەک حەدیث وەرگرە بەڵام تێ بگە تێ. حەدیثی یەکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر چاوت کەوت ئیذا نەظەرە چاو لێە ئیذا نەظەرە ئەحەدوکم ڕۆیشتووی ڕێک بە چاوی مشتری سەیری کەسێکت کردووە زۆر لە خۆت دەوڵەمەندترە لە بازاڕە ئیش دەکەی فڵان کەس کە هەر ڕۆژی بە تەلەفۆنێک ئەوەندە پەیدا دەکا منیش لە دوکانەکەم ئەسوێن بۆ مشترێک ناڵێ مەرحەبا وا ئێوارە هات و کەس نەیگوت چۆنی ئێتر سەیری دەکەی کاکە و بۆ فڵان کەس وایە. دووەم شتیان سەیری خۆت دەکەی باڵات کورتترە ئەو چەند باڵایەکی بەرز و جوانی هەیە ئەو دەم و چاوە گەشە جا من وا دەبینم ئەمە لە شەرحی حەدیثا نەمبینی وەگە پێکا بێتم والله ئەعلەم خوای گەورە خۆی زاناترە فەزلی خوایە و ئەزانم بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو دووشتانی باس کرد ماڵ و سەرۆت و سامان زیاتر بۆ پیاوە پیاوان بە حکمی ئەوەی بارقورسی گرانی ژیانیان دەکەوێتە سەر زیاتر خەریکی ئەوەن چێ لە من دەوڵەمەندترە چێ چەندی زیاتر دەست دەکەوێت چێ موچەکەی زۆرتر بوو چێ پلەکەی بەرز کرایەوە ئافرەت بە حکمی ئەوەی لە کۆمەڵگەی ئیسلامیدا ئەو ئەرکەی لەسەر نێوەکو کۆمەڵگەی غەربی پیا واجبە لەسەری ژنەکەی ملیاردەریش بێ هەر دەبێ بەخێویکە نەفەقاتی ماڵ پشێشێ. ژن زیاتر خەریکی چییە؟ ژن زیاتر خەریکی ئەوەیە ئەو کچە چەند لە من جوانترە تا کچ بێ ئەو ژنە چەند لە من جوانتر بوو ئەی ئەوە باڵای چۆنە ئەی چاوی چۆن بوو ئەی چی بەکاری هێناوە. بۆیە ئەو دووشتە خەڵق شێوەی شکل و ئەوانە زیاتر ئافرەتان سەرنجی ڕادەکێشێ پیا هێن بە تایبەتی کاسبکار بەس سەرنجی مادەکە ڕادەکێشێ زیاتر پارەکە بەلای ئەوە گرنگە زاری هەر نازانە لەشی خۆی چۆنە فەقیر ئەوەندە ماندوو بووە ئەوەندە خەمی ماڵ و مناڵ و بژێویەکانی ژیانی لەسەرە. فەرمودەی یەکەم فەرمووی ئەگەر ئاوا چاوت چوە سەر یەکێک و بە زەید بە خۆت داهاتەوە خەریک بوو دەردی حەسوودی لە ناختا دەجوڵا چاو لێ لەو کاتەدا حەز بە بەرامبەر ناکەی. ئەگەر پیاوێک بێ کەسێ دەبینێ زۆر لە خۆی دەوڵەمەندترە و بە زەی بە خۆی دادێتەوە کرمی حەسوودی لە دەروون تا دەجوڵێ خۆزگە وا نەبوویە تۆ بڵێش تووشی شتێک نەبێت تۆ بڵێ و دەوڵەمەندی تا سەر بێ. ئافرەتێک کە سەیری ئافرەتێک دەکات لەو شۆخ و شەنگتر و جوانتر و پێکەوتوترە یەکسەر بەخیلی پێدەبا خۆزگە تووشی نەخۆشیێک بووە ئەوەی نەمایە حەسوودی پێدەبا حەز ناکە لەو جوانتر بێ حەز ناکە لەو دەرکەوتوتر بێ. لەم دوو حاڵەتەدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت دەرمانی دەردەکەت بکە بەچی دەرمانی دەردت بکە بەڕێزم بەوەی یەکسەر سەیری کەسێکی لە خوارد خۆتر کە بڵێ خوای پەروەردگار سپاس بۆ خوای گەورە چانی من دوکانەکەی خۆمە ئەوە تا فڵان کەسی دراوسێن داماوە بەخوا کۆڵە کرێژ دەدا ئەگە من ئەلحەمدوللا سەریمان کرێت چینیم برادەرێکی فڵان کەسم هەیە داماوە بەخوا کرێت چیشە ئەگە سەیری شکڵوشیەوەی خۆتت کرد بڵێ ئەلحەمدوللا چانیەگە باڵاشم کورد بێت لە خوا بەزەوێت چانی جەستەم ساغا چانی ئەگەر وەکو فڵان کەسیش جوان نەبم لە خوا بەزیاد بێ دیندارم ئەها فڵان کەس داماوە قاچێکیشی لێ بۆتەوە کابرا دەستێکیشی ئیش ناکە چاویشی نابینێ ئەلحەمدوللا من ئەوانەم نییە جاتخوا حەیف نییە من سەیری ئەو خەڵکانەی خوار خۆمەوە نەکەم سەیری خەڵکەکانی سەروکەم. فەرمودەی دووەم بۆ هەموو کاتێکە بۆ هەموو کاتێک بەڕێزم بۆ ئەوەی بزانی خواچی پێبەخشیوی لە دووشتە لە ماڵ و لە شکڵ و شێوەتە قەت سەیری ئەو کەسانە مەکە لە سەروی خۆتەوەن سەیری ئەو کەسانەکەن کە لە خوار خۆتەوەن. سەرنجی دووەم لە فەرمودەکاندا
والخلق المال والخلق ئەو دوانە ماڵ و شکڵ و شێوە و جەستەی ئینسان ئەمڕۆ خەڵک هەیە هەر سەرنجی ئەم دوانە دەدا وەڵڵا دەتوانم بڵێم زۆر بەمان ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر لەم دوانە لە خۆت باڵاتر هەبوو سەیری ئەو دوانە مەکە بەداخەوە بەهۆی دابڕانمان لە دینەکە دوور دەکەوینەوە لە مزگەوت دوور دەکەوینەوە هەمومان هەر سەیری ئەو دوانە دەکەین ماڵەکە و خەڵقەکە شکڵ و شێوەکە بۆیە دەبینی خەڵک پەلاماری هەموو حرامێک دەدا بەس لە پێناوی ئەوەدا بگاتەوە بە بەرامبەرەکەی تۆ بڵێ وەکو فڵان کەس دەوڵەمەند بم تۆ بڵێ لە چی ئیشێکەوە دەستی کەوت بێ ئیتر پەلامار دەدا حەڵاڵ و حرام بەسەر یەکە تێکەڵ دەکا سەرنجامی چییە سەرنجامی تیاچوونە کابرا کۆڵە پارەی جوانی هەیە ئەڵێ تۆ بڵێ کاکە بەخوا چیڵ لەم مامەڵە زەرەر ناکەم بەڵکو فڵان کەس دەوڵەمەند بم با بچم بیدەم بە ڕیبا خۆی تووشی ڕیباخۆری دەکات لە پێناوی ئەوەدا بگاتەوە بە فڵان کەس ئەی دەیگاتەوە نەبەخوا واگەیشتیشیەوە بەو ئەی لەو دەوڵەمەندتر نییە بەخوا دیسان هەر ناگەیتەوە بۆیە لە ماڵە سەیرەکەی خەڵک تووشی حرام دەبێ لەبەرەوەی سەیری بەرزتر لە خۆی کردووە دەبێ من وەک فڵان کەس بم وەڵڵا کاکە وەک فڵان کەس نابی بەخوا فڵان کەسیش ئیسراحەت نییە نمونەی جوتیار و بازرگانەکەم بۆ هێنانەوە جوتیارەکە جەستەی ماندووە لە دەشتا جەستەی ماندووە خەریکی تۆچاندنە خەریکی دروێنەیە فەردەی گەنم داگرێ بیهێنێتە بازار بیفرۆشێ بە شەو کە چۆ مێشکێکی ئیسراحەتی هەیە بەس کابرای بازرگان لەبەر سپلیتەکە و لەسەر کورسێک ئاوا خۆی بادەدا و ئەمەزانێ ئیسراحەتە ئەو ئێرەی ماندووە وەڵڵا 100 جار خۆزگەی بە فەلاحەکەکە کابرای جوتیار بەس خەمیوێتێکە بارانەکە وەکو پێویست نەبێ و گەنمەکەی خوا نەخواستە ئافەتێکی بۆ ڕێکەیە وەڵڵی ڕەنج بە خەساری ئەم ساڵبووم بەڵام الحەمدوللا شتێکی کەم هەیە بازرگانەکە لە یەک نەکسا هیچی نامێنێ ئەو خەتەرترە بارەکەی هەردووکتان هەر وەکو یەک ماندوون بەڵام ڕەن بێ ئەو زۆرتری هەیە ماندووتر بێ وا نەزانی ئیسراحەتترە دووەمیان سەیرەکەی خەڵک هەر سەیری خەڵق دەکا خەڵق ئەوەی کە پێغەمبەر فەرمووی سەیری بەرزتر مەکە لە خۆت لە شێوەدا نابینی ئەم وڵاتەی ئێمە وڵاتانی شەرق بە زۆری یەک پارچە بوونە جوانکاری و نەشتەرگەری من ناڵم کەسێک لوتی کۆڵەکەی لوتی خوارە هەناسەی باش بۆ نادرێ لە عادەتی مرۆڤ یەکی ئاسایی جەنابتان چۆتە دەرەوە ئاساییە شەرعیش ڕێگەی داوە لوتی تەجمیلکە ئازارەکانی لابە بۆریەکانی هەناسەی باش بکە بۆی تەنگە نەفەس نەبێ ئەمە خوای گەورە پێی ناخۆش نییە لوتی شێوازێکی لە ئافرەتیان لە پیاوەوا بۆ دروست کردو ڕەن بێ هاوسەرگیری بەهۆی ئەم حاڵەتەوە بۆ نەکرێ ئەم شتێکی دەگمەنە خەڵک سەرنجی دەدا قەیچەکە با ئاسایی کاتەوە بەڵام ئەو هەموو خەڵکەی ئێمە دەیبینین هەمووی لەزگەیەک بە لوتیەوەیەتی وەڵڵی لە 195 عیبی نییە ئەو هەموو ئافرەتەی سلیکۆن لە لێوی دەکا و نازام لەگەڕ ڕێزم بۆ هەموو دایکان و خوشکان و خێزانانی بەڕێز هەمووی لەشی خۆی دەکات بە تەجمیل بەڵام دوایی چی لێ دەیە مقابلەکانیان بخوێنەوە چەند پەشیمانن هەر دەیەوێت لێی وەکو فڵان کەس بێ و لوتی وەکو فڵان کەس بێ و ئەوەی چای وەکو فڵان کەس بێ و برۆی وەکو فڵان کەس بێ هەر وەکو فڵان کەسیش نابێ سەرنجام لاسایی ئەوی کردەوە و نەشبوو بە و ئەمجا ئەوەی خۆشی وەک خۆی بۆ لێ نایەتەوە زۆربەی ئەوانم خوێندۆتەوە کە کەسایەتی ناسراون هەموو لەشیان نەشتەرگەریە ڕۆژنامەنووس چاوپێکەوتنی لەگەڵ کردوون ئەڵە خۆزگە ئەم عەقڵەی ئێستام هەبووە بە حیاتی جەستەی خۆم دەستکاری نەدەکرد چاو لێیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەک حەدیث بە یەک فەرموودە چارەسەری دەردەکەی تۆ دەکرا بەڕێزم سەیری ئەو کەسەکە کە لە خوار خۆتەوەیە تۆ سەیری کەسێکی سیارەکەی بای 50 دەفتەر دۆلارە وەڵا برام خۆت دەکوژی نایگەیە ئەی یەکسەر سەیری ئەو کەسەکە کە بە عارەبانەیەک پاڵ بە کورسەکەیەوە دەنیای کورە بابە من هەر هەموو دنیام هەیە چانێ بە قاچەکانی خۆم دەڕۆم تخواوانیە هەر ئەوەی بە چاوی خۆت دەبینی هیواتان نەبینی و هەردوو دەستەکانی بە قەدەرێکی خوای پەروەردگار لە دەستداوە الحەمدولله من بە دەستەکانی خۆم ئێوارە نان دەخۆم بە دەستەکانی خۆم قایشی پانتۆڵ و شڕواڵەکەم تون دەکەمەوە ئەی ئەوە هەموو سەروەت و دنیانێ بە دەستی خۆت پاک دەکەیەوە یەکسەر خەڵاتەکانی خوا دەبینی ئەڵە جارێک غاندی ڕابەری هیندیەکان کابرایەکی بینی پێڵاوی لە پێدا بوو پێڵاوەکانی زۆر گرانبەها و جوان بوون سەرنجی ڕاکێشە بە زەیەکی بەخۆی داهاتەوە ئەم بە پێخواسی دەگەڕا وتی خۆیان بە سارم نەدەویست هەر جووتێ پێڵا وەکو فڵان کەس جووتێ پێڵاوی ئاوا جوانم ڕۆژێ لە پێدا بوویایە لەو کاتەیە خەریب و دەرونی ئازاری بدا بینی کابرایەک ئاوا لەسەر دەست دێتە دەرەوە هەردوو قاچی لە ئەژنۆیەوە لە خوبسەر و ئەژنۆیەوە لێبۆتەوە وتی پەروەردگارە لێم ببوورە خوای گیان تۆ بە چانیە من قاچم هەیە بە پێخواسی دەڕۆم ئاها فڵان کەس لەسەر دەست دەڕوە من لە چاو ئەوە هەر پاشای سەر زەویم یەکسەر دەرونی ئیسراحەت دەکا
هەر کاتێ دەروونت ویستی بڕوانێت کەسێ لە تۆ خەڵقەتی جوانتر بوو یان دەوڵەمەندتر بوو یەکسەر دەردەکەت دەرمان کە بۆی بگەڕێەوە سەیری کەسێکە کە لە خوار خۆتەوەیە. جا خۆشەویستانم عەرزم کردن سەرنجی دووەم ئەم حەدیسە پێمان ناڵێت دانیشە هیچ هەوڵ مەدە هەر کورە ملیۆنە دینارت هەیە لەخوا بەزای بکا کە سەیری کەسێک دەکەم کە قەرزارە هەوڵ مەدەبی کە بە 2 ملیۆن. دینەکە وامان پێ دەڵێ حەدیث سەقەت مەکە جوان لە دینەکە حاڵی بە. ئیسلام وای نەوتۆ خۆشەویستم، ئیسلام ناڵێ دانیشە، ئیسلام دەڵێ سەیری ئەم دوانە مەکە. چی و چی؟ ئەلمال والخەلق، لەم دوو شتەدا سەیری سەر و خۆت مەکە. بەڵام دەی وەرە دامەنیشە لە دینداریدا سەیری سەر و خۆت کە. والله فلان کەس الحەمدولillah دایمە جەماعەتە بێ بەشای بەمنی جایمە جەماعەت بم. فلان کەس 20 شەو نوێژیشی هەیە خوا من چیم لەو کەمترە شەو نوێژم نەبێ. فلان کەسی هاوڕێم 20مەوە دووشەمە و پێنجشەمەش الحەمدولillah بە ڕۆژووە ئەها جەستەی چەند ساغ و جوان بۆتەوە تخوا حەیف نییە منی جوانەکەم. بەڕێزم لە دینداریدا سەیری کەسێکە لە سەر و خۆتەوەیە. لە ڕەوش جوانیدا کەسێ دەبینی ماشاءالله خەڵک چەند خۆشی دەوێ دایمە دەم بەزەر دەخەنە ئینسانێکی هێمن و لەسەرە خۆ ئەڵێ بەحرە شلوێ نابێ لەگەڵ هەر کەسێکایە چاک و چۆنی گەرم مەرحەبای دراوسەکانی چەند خۆشیان دەوێ. دەی براکەم تۆ لە سەر و خۆتەوە سیرکە بڵێ خۆزگە منیش وەکو ئەو بم، شەر بێ لاسای فڵان کەس بکەمەوە وەکو ئەو ڕێک و پێک و ڕەوش جوان و بە ئەخلاق بەرز بم. لەمەدا باش نییە سەیری سەر و خۆتکەی بارە وەڵڵا سەیری خۆت مەکە. وەڵا کاکە من لە ماڵەوە تۆزە تووڕەمچانێ تەڵاق ناخۆم، وەڵا بەرەو خوا دەگەڕێیتەوە لە سەر و خۆت کە چێ بۆ ماڵ و منداڵەکەی باشترە. خوشکێک سەیری کەسێکە چەند بۆ هاوسەرەکەی بەڕێزترە لەوەدا سەیری ئافرەتێککە لاسای ئەو بکەوە باز بەرزتر لە خۆت بڕوانە لە ڕەوش جوانیدا. سەیری کەسێکە ئاستی زانستی فڵان کەس دیبلۆمی هەبوو الحەمدولillah وا کردی بە بەکالێریۆس ئەی ئافەرین لە مەعهەدەوە چۆ کولیە لە کولیەوە چۆ خوێندنی باڵا دەی باشە من چیم لەو کەمترە یاخوا لەشی ساغ بێ حەسوودی پێ نابم غیبتە دەبم دەبا منیش بڕۆم. لە ئاستی زانستیدا هەر سەیری خوار خۆت مەکە کە لەخوا بەزای بێت چانی من لە مەعهەد وەرگیراوم کورە دە سەیری سەر و خۆت کە خەڵک لە بەکالێریۆس وەرگیرا خەڵک خوێندنی باڵای خوێند. چاولێ ئیسلامەکە دەڵێت لەوەیاندا سەیری باڵاتر کە لە خۆت پێشکەوە بڕۆ بەڕێزم لەوەدا مەوەستە. لە چاکەکاریدا کاک فەرهاد مزگەوتەی دروست کردووە چەند دەوڵەمەند هەیە لەم شارەدا 100 قاتی ئەم پیاوە بەڕێزێ هەیە. دەی خۆزگە سەیری ئەوە کابرا مزگەوتێکی ئاماد چراخانی دانا و ئەم عیبادەتی خوای تیا دەکرێت کورە دەی غیرە سەگ بخوادە تۆش بڕۆ مزگەوتێکی ئاوا دروستکە. دەکا کە مزگەوت لە گەڕەکەیە با بچم خەستەخانەیەک دروستکەم با بچم مەکتەبێک دروستکەم با شارەکە ئاوەدانکەمەوە. من حەقی حکومەتم چییە جا بۆ خێرە بۆ خۆم نەبێ بۆ من خزمەتی هاوڵاتیەکانی خۆم بەدەستی خۆم و بە پارەی خۆم نەکەم. بەڵێ ئیسلام پێمان دەڵێت لە زانیاریدا سەیری کەسێکە لە سەر و خۆتەوەی لە چاکەکاریدا بەڕێزم الحەمدولillah تۆش مادەت هەیە پارەت هەیە دەی سەیری کەسێکە لە سەر و خۆتەوە چاکە دەکا. مەڵە کورە کاکە فڵان کەس کورە من الحەمدولillah چانێ زەکاتم داوە فڵان کەس زەکاتیشی نەداوە دەی تۆ بۆ سەیری ئەو دەکەی. سەیری ئەوە کە نەک زەکاتی داوە الحەمدولillah بەشێکی گەورەی ماڵەکەشی خزمەتە خزمەتی ئەم کۆمەڵگایەوە قیامەتی خۆی ئەوەدان کردوێتەوە تۆ منافەسەی ئەو بکە بڕوانە بۆ باڵاتر لە خۆت کە چاکەی کردووە. بەڕێزم بڕوانە بۆ خولوق نەک خەڵق. ئەها حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر تاک وەریگی چەند گەورەیە بنڕوانە بۆ خولوق نەک خەڵق. بەڵام ئێمە بەعکسەوە هەر دەڕوانەیە خوشکێک بەوەی داخۆ فڵان کەس باڵای چۆن بوو لێوی چۆن بوو عەرزم کردن نەشتەرگەری چی کردووە لە چ ساڵۆنێک خۆی تێکداوە. ئەی بۆ سەیری خولوق ناکەی ئەی چۆن خزمەتی مێردەکەی دەکا ئەی چۆن مناڵەکانی پەروەردە دەکا ئەی چۆن نای هەڵە قڕە لە ماڵەکەیە دروست بێ ئەی چۆن هەموو خێزانەکەی کۆ کردوێتەوە. دەی سەیری کەسێک کە باڵاتر لە خۆت لەمەدا با جوان هەتا باڵاتر لەمەدا لەمانەدا سیرکی باشترە لەمانەدا باڵاتر لە خۆت سیرکە. بەڵام ئێمە بەداخەوە سەیری هەر خوار خۆمان دەکەین لەمانەدا سەیری خوار خۆمان دەکەین. بۆیە دایمە لە پێشکەوتنا دوا دەکەوین حەسانەوەشمان کەمە. ئەوە دەردەکەیەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کرد کاتێک کە ئینسان لە صیفاتە جوانەکاندا لە زانست و زانیاریدا لە دینداریدا لە چاکەکاریدا لە خزمەتی کۆمەڵگادا سەیری کەسانی خوار خۆی کرد. بەڵام بەعکسەوە لە دەوڵەمەندی و لە شکل و شێوەدا سەیری کەسانی سەر و خۆی کرد بە حیاتی ئەو ئینسانە پێش ناکەوێت. دایمە خەفەتبار دایمە ڕۆژ بە ڕۆژ دێتە دواوە هەروەها وڵاتەکەش پێش ناکەوێت وڵاتێک کاوا بوو حەسوودی تێدا زۆر دەبێت. دایمە چاوپیس حەسوود چاڵ بۆ یەکتر هەڵکەن ناحەز بەرامبەر بە یەکتر دڵت بەبێەوەی فڵان کەس زەرەردی بۆ تۆ هەبێ لەخۆ حەز دەکەی ڕقل لێ دەبێتەوە و پاشانیش دەرونیت پێش هەموو کەس ناحەزێتەوە. ومێدەوارم دەرسێکی گەورەمان لەم دوو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەرگرت بێ
خوای پەروەردگار ڕەحممان پێ بکە هەمیشە لە خولوق و لە دینداریدا لە ڕەوشتە جوانەکاندا خوای گیان سەیری سەر و خۆمان کەین ئێمەش بتوانین بگەینەوە دیندارانی ڕاستەقینە و ڕەوش بەرز و چاکەکارەکان پەروەردگارە قەناعەتێکی ڕاستەقینە بخەیتە دڵ و دەروونمانەوە ڕازی بین بەو بەشەی کە تۆ پێت بەخشێوین خوایە فەزڵەکانی خۆتمان لەسەر زیادکەی آمين آمين والحمد لله رب العالمين